وێڕای خراپی گوزەرانی موچەخۆران یاریمی کوردستان بۆی دواکەوتنی موچەکانیانە و نیگەرانیان لە بارودۆخەکە لێدوانی سەرۆکی حکوومەت یاریمی ژێندەی تر موچەخۆرانی تووڕە و نیگەران کرد. کاتێک گوتی لە ماوەی 11 مانگی دەست بەکاربوونی کابینەکەیدا 12 موچە دابەش کراوە. موچەخۆران سەرڕایەوەی ڕەتی دەکەنەوە 12 موچیان لە کابینەکەی مەسرور بارزانی وەرگرتوێت. هاوکات دەڵێن نازانن چۆن موچە وەردەگرن لە کاتێکدا حکوومەت بەڵێنی دابەشکردنی موچەی دابوو لە هەرسی ڕۆژ جارێکدا. خواگەدارە من ئەگەر لە مەسەلەی موچا بێ موچەی زستان هاوین وەریەگرین هاوین زستان وەریەگرین ئەمەی کە وەرم گرتووە نازامی کەیە لە ڕاستیە بۆ حکوومەت ئەو مژدانەی کە ڕایەگەێنێ لە ئەعلامیەکانە ئەوە بووتە موچەی مای نەورۆزم ئێستا من هی نەورۆزم وەرگرتووە بەسوێکی سی 2020 وەرگرتووە ئێستا مانگ بۆ مای نۆڕە من مای سێم وەرگرتووە ئێتر لەکوێ ئەم 12 مانگە دابەش کراوە من ئاگاداریەوە نیم نازانم لە بینی خۆیانە دابەشیان کردیوە بۆ بردیوارەکانی خۆیان ئاگاداریەوە نیم. وەڵی نازانم ئەوەنە مەعاشەکان بە تێکەڵی دراون ئەوەنە بە ئەمە کەس نازانێ مانگانەیە کەس نەزانێ ئەمە هاوکاری ئەمە خەسەساتە کەس نازانم موچەیە چییە ئەوە نازانڵێ ئەم مانگە موچە موچە مانگی چەنە موچە مانگی دوویکەی تێناگەی و نازانم ژمارە چۆن لە بەر بکەی بڵێ ئەمە چەنەمین مانگە موچەمە یا موچەی مانگی چەنە وەرم کردەوە دەمێگەڵێن ئەمە پاشەکەوتمان نەکردو دەمێگەڵە پاشەکەوت کراوە جۆرێک تێکەڵ کراوە خۆشی تێناگەی موچە خۆریش تێناگە. موچەخۆرێک دەڵێت حکوومەت بەڵێنی چاکسازیدا بەڵام چاکسازی پێ نەکراوە بە پێچەوانەوە موچەی فەرمەبەران و موچەخۆرانیشی کەم کردەوە. هاوکات لە وەڵامی سەرۆکی حکوومەتدا ئەو موچەخۆرە هەموو موچانەی وەریان گرتووە دەخاتە ڕوو. تاوان حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی حوتی 2009 دەست بەکاربووە بە هەموو پێوەر و قیاسێک کە تۆ حسابی بۆ بکەی ئەگەر لە مانگی حوتەوە دەست بەکاربووی ئەم مانگی هەشت کاتە لە مانگی هەشت موچەمان لەم کابینێت تازەی وەرگرتووە کابینی نوێمی حکوومەتی هەرێم 6 موچە و 2 لێبڕینمان وەرگرتووە مانگی 8 و 9 و 10 و 11 و 12 ئەمە 6 مانگ لەگەڵ 2 موچە بە لێبڕینەوە وەرمان گرتووە 2 موچەکەش تقریبا هەر موچەیەکە کاتە سەم 7 موچەمان گرتووە ئەو پەڕی 7 موچە و نیومان وەرگرتووە زیاترمان وەرنەگرتووە ئێتر ئەگەر لە شوێنی کە داوەشیان کردوێ نازانم. موچەخۆران و فەرمانبەران دەڵێن حکوومەت چاکسازیەکانی تەنیا لە چوارچەوەی قسەدایە و ئیرادە و توانای دابینکردنی موچەشی نەماوە هەر بۆیە بێزاری موچەخۆران گەیشتووەتە ئاستێک کە داوای گواستنەوەی موچەکانیان بۆ سەر حکوومەتی فیدراڵی دەکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.